ئێمە وەکو تیپی هونێری مناڵان بە باشمان زانی کە ئامادەکاریە بکەین بۆ ئەوەی کە کۆنسێرتی نوێ پێشکەش بە مناڵە خۆشەویستەکان بکەین. دیارە لە ماوەیەکی کەمە ئێمە توانیمان ئەم کۆنسێرتە ئامادە بکەین کە زۆربەی گۆرانیەکان و زۆربەی مادەکان نوێ بوون و پەروەردەین بێگومان. ئێمە هەمیشە ئامانجمان ئەوەیە کە ئەو کاتانەی کە مناڵ کاتی بێکاریەتی یا کاتی شووی خوێندنیەتی بۆ ئەوەی سوود لەو کاتانە وەربگرین. پێویستە لەسەر شانمان بە هەموو شێوەیەک خزمەتیان کەین لەبەرەوەی ئەوان نەوەی داهاتوویە میلەتەن. ئێمە هەر چۆنێک پەروەردەیان کەین بەو شێوەیە پەروەردە ئەبن و گەورە ئەبن و گەشەکان. بەو هیوایەم کە مناڵان بتوانن بە باشیوانەکانیان بخوێنن، بە باشی ئاگیان لە مامۆستا و دەرس و داوامەکەیان بێ. لە ناحیە ڕویۆ هاتم سەر بە قەزای بەردەڕەشە هاتیم بۆ چای پیرس ماشەڵڵا جێکی زۆر خۆش و سەرنجڕای کێشە بەلێ بەداخەوە پچک ڕێگەوبانەکان دەستکەن جێ کافی و تشتیواشی نییە سراحەتێکی لێ بکەی. مەفروضە حکوومەتی هەرێمی کوردستان پچک بایەخ بە ئەو ڕێگاوبانانە بدەتن. ورول باجر دوکی و کوگشت اگر مهاتین مسئله دانویچی که راستی جه که خوش و بلنده و مش یاری و شرع بفرد گل حوالت خو کرد و بس با بودشته که نخوشه خدمات سیاحی الویرینین و کو کافی و تشت من الأقاليم الجنوبية بالمغرب، واللوحة اللي شفتوا فيها خليط من الثقافات المتعددة. عندنا 3 لوحات اللي سوينا اليوم، 3 لوحات، درنا الأمازيغي ودرنا الصحراوي ودرنا الوجدي. يعني شوف اللوحة اللي شفتوها والصحراوي طبعا. احنا بنمثل ثقافتنا المغربية في هذا المعرض. Dieser Tanz kommt aus der Sofia-Region, das ist in der Nähe in der bulgarischen Hauptstadt. Das sind Volkstänze sozusagen. Das hier, was Sie jetzt gesehen haben, ist eine Variation des ursprünglichen Tanzes. Das tanzt man auf Hochzeiten, generell auf Feiern.